سڵاوتان لە ببینەرانی ڤارمیدیا دیارە ئێمە لە فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵستاوە بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە من دەسمە لای کامەران حوسێن مامەند بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران بزانین ئامانزیان چیە لە فیستیڤاڵە. سڵاو لەبێ کامەران ئەگەر پێمان بڵێ ئامانزان چیە لە ئەم فیستیڤاڵەکە چەند ڕۆژ دەخایەنی؟ سڵاوتان لەبێ ماندوونە بن. طبعا فستیڤاڵ و ئەجندای فستیڤاڵ تایبەتە بەو مەبەستانێک کە ئێمە ئەمانەوێ بۆ جوتیار و بۆ سەکتەری کشت و کاڵ بەدی بێنین. ئامانزمان لە سازانی هەر فستیڤاڵێک لەو بوارەدا نیشاندانی بەرهەمی جوتیارە و بە هەمان شێوە ناساندنی ئەو جوتیارە بۆ ئەوەی بتوانن ئێمە بە هاوکاری لەگە جوتیارەکانمان بە بازاڕکردنی بەرهەمەکانیان نەبێتە گرفت ساڵانەکە بەردەوام ئالنگاریە کە ڕوبەڕووی دامودەزگاکانی وەزارەتمان دەبێتەوە و گلەییمان لێ دەکرێت. طبعا قسەکردن لەسەر بابەتی فستیڤاڵ هەم لایەنێکی گەشتیاری هەیە و هەم لایەنێکی ئابووری هەیە، جگە لەواش کۆمەڵایەتیان خەڵک بژانەوەیەک و پەیوەندیەکان دەکەونەوە زۆش و خڕۆزارێکی دیکە. لە لایەنی ئابووریەوە جەنابتان دەزانن هەموو ئەو کۆمپانیا و هەموو پرۆژانێک کە لە ناوچەکە هەنا دەورێکی باڵایان هەیە، ئێمە بەهۆی ئەو فستیڤاڵەوە بەرهەمەکانیان نمایش دەکەن، پێشکەشی خەڵک دەکەن، دەبێتە بژانەوەیەکی ئابووری و خۆیان دەناسێنن. بەنسبە جوتیارەکانیش هەمان هاوچێشەیە تەواوە. بەرهەمە جوتیارەکان بە تایبەتی ناوچەکەی ئێمە ناوچەیەکی جیاوازە دەوڵەمەندە بە ئاوهەوایەکی سازگار و بە ژنگەیەکی خاوێن دەوڵەمەند بە خاکێکی بەپیت. ئەو بابەتانە هەمویان خۆیان گرنگیان هەیە و دەبێت ئێمەش ئەم هەلە بقۆزینەوە بتوانین خزمەت بە جوتیارانمان بکەین و کشت و کاڵیش هەڵبەتە بەشێکە لە اقتصادی وڵات و کاتێک بمانەوێت ئێمە پێگەی اقتصاد و بژانەوەیەک بەخۆ ببینی دەبێت ئێتیمان بە کشت و کاڵ بدەین بۆی بتوانین. باشە کامەران ئەمەوێت دەرفەت بقۆزمەوە لەسەر ئەو کێشەی کە لە ماوەی ڕابردوو کێشەی جوتیارانی هەرێمی کوردستان کێشیان هەبوو کە تەماتە هاوردەی هەرێمی کوردستان دەکرا. ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و وەزارەتی شاتنە سەرخەت بۆ ئەوەی ڕێگری بکەن لە هاتنی تەماتە بۆ هەرێمی کوردستان. ئەم کێشەیە بەشوێ گەیشت ئێستا تەماتە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت؟ طبعا ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ ڕۆژمێرێکی کشت و کاڵیمان هەیە، ڕۆژمێرێکی کشت و کاڵیمان هەیە بۆ هەر بەرهەمێکی کشت و کاڵی ناوچەکە مێژووەک دیاریکراوە لە کەی تا کەی. بەرهەمەکان زۆرن و تاریخەکان زۆرن، بزات تەماتە هەتا یەکی 12 هاوردەکردنی تەماتەی بیانی قەدەغەیە. ئەمەش بۆ چی؟ بۆ پاراستنی بەرهەمی تەماتەی خۆماڵی ناوچەکە ناوەخۆ بۆەوەی پشتگیری لە ڕەنزی جوتیار بکەین، بۆەوەی بەرهەمەکانیان ساغ بکەینەوە بتوانن بە بازاریان بکەین. ماوەی پێشێساوەکو جەنان بەت ئاماژەت پێدا لژنەیەک لە وەزارەتی کشت و کاڵی عێراقات بوو. ئەم لژنەیە پێڵێن لژنە تەقەس الحەقایق، یعنی بە دەرخستنی ڕاستیەکان بە دوواداچوون بۆ ڕاستیەکان. ئایا بەرهەمی تەماتە لە چ ئاستێکە لە هەرێمی کوردستان و لە ناویشیاندا لە ناو ئیدارەی سەربەخۆی سۆران ئایا بالفعل تەماتە بەشی پێداویستی ناوەخۆوەکە بازاری ناوەخۆی ناوچەکە و هەرێم و ئەشوانی عێراقیش بەرکاتەوە تەماتەی هەرێمی کوردستان لە ناویشدا ئیدارەی سەربەخۆ. ئێمە لە ئیدارەی سەربەخۆ طبعا چۆمان زۆر دەوڵەمەندە، بزات نەحیە حاج و عومەر هەن کە تەماتەیەکی زۆری لێیە، منتیقەی ماوەتان و سیدەکانیش بە هەمان شێوە. ئەمە توانیمان لەو سەردانەی لەگەڵ ئەم لژنەیە بگەینە هاودەنجیەک کە کۆی ڕووبەری زەوی خەمڵێنداوی تەماتە بە 8,000 دۆنەم بخەمڵێنین. خۆشبەختانەش لە وەزارەتی کشت و کاڵی عێراقی تا ئێستا لاریان نەبووە لەوەی کە قەدەغەی تەماتە بمێنێتەوە. تا ئێستا قەدەغەیە ئەوە ڕێگری بکرێت. هەوڵی بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی و خاتوو بێگەر تاڵەبانی بەرز دەنەخێنم کە لەگە وەزارەتی کشت و کاڵی عێراق بەردەوام لە گفتوگۆدایە بۆ ڕێگە لە هاوردەکردنی تەماتەی قاچاق بگیرێتونێتە ناو هەرێمی کوردستان. ئەمەشان هەڵبەتە شتێکی باشە. منتیقەی پێنج زوین
و سۆران و حاجومەران بە منطقەی سەبەتەی کشتتوکاڵی سەبەتەی کشتتوکاڵی تایبەت بە تەماتە و پیاز و خیار ناساوە یعنی احتیمادێکی زۆر دەکرێتێ لە ناو هەموو عێراق احتیماد دەکرێتە سەر سێ ئەو ناوچانە بۆ سێ ئەو سێ بەرهەمانە بە هەمی پیاز تەماتە خیار زاوەش ئەهمیەتێکی تایبەتی خۆی ئێمە دەبێت لە ماوەکانی داهاتوو باش ئەم فیستیڤالە دەبێت بە تەواوی بە دووادا چوون بکەین بزانین فعلا بەرهەمی ناوچەکە چەندە و بیخەمڵێنین و بە راپۆرتێک بیدەینە وەزارەتی کشتتوکاڵی سەرچاوە بەخێرمێن سەرچاوە بەڵێ دیارە ئەمە وتەی کامەران حوسێن مامەن بوو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران هەم لەسەر ئەم فیستیڤالە بە شێوەیەکی گشتی و لەسەر قەدەغەکردنی تەماتە بۆ هەرێمی کوردستان وەک ئەو ئاماژەی پێکرد هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆران و تەنانەت پێنجێنیش ئەتوانێت بەرهەمی ناوخۆی حێراق دابین بکات. عەبدوڵڕستای ڤار میدیا سۆران قسەی کۆتایی ڤار دەیکات.